زیاتر لە 50 ساڵە دانیشتووی گوندی دارتووی نەزەرە لە گەڕەکی تاسڵۆجەی شاری سلێمانی وەک خۆی دەڵێت بەهۆی بێکارەباییەوە وتار و نوێژی هەینی هەفتەی ڕابردوو تەنیا 5 خولەکی خایاند. ئیدریس محەممەد دەڵێ دوای ڕاگەیاندنی پرۆژێ ڕووناکی خاوەن مۆلیدەکەمان مۆلیدەکەی فرۆشتووە و بەو هۆیەوە گرفتمان بۆ دروست بووە. دوێنێ بە کورتی و تارەکەمان پێشکەشی کرد مامۆستا لەبەرەوەی کە کارەبا نەبوو وەڵام مۆلیدەمان هەر نییە ئیسا وەڵی مۆلیدەکە وتی فرۆشتومانم لەو پێشدانرا بوو ئێستا وتیان مۆلیدەکە فرۆشاوە ئێستا لە دوێنێەوە جاڕوا هەیە نەڕێ کارەبا ڕێسی هەیە نە مۆلیدە هەیە هیچمان نییە ئێستا حالیە نیمانە وەڵی تر خۆمە وەزعیتر ئەم خەڵکی تایە. بەهۆی بێکارەبایی کارکردنی بەشێکی زۆر لە کارگە بچووک و دوکانەکانی ناوچەکە زیانیان بەرکەوتووە. ئەمە جگەلەوەی شەوان بەهۆی بێکارەباییەوە دانیشتوانەکەی و بەتایبەت منداڵەکانیان وەک پێویست خەویان لێ ناکەوێت. وەڵای خۆی برا جوانەکەم کاوین گەرمە نییە ئەم کارەبای ڕاوای لێ هاتووە مۆریدەکەش نازان ماڵێن فرۆشراوە یان نییە بەرە وەڵا چۆن گرفت نییە گەرما ناڕەحەتە بۆ مناڵ بۆ شت بۆ گەورە بۆ پیر بەرە وەڵا ناخۆشە خۆرە چۆن خورزنەوە خۆشتە براکە بەخوای منە خۆشم تا بانی خەڵ لێ نەکەوتوو ئەلە بە کارەبانی هیچ نییە و براکەم کورنەڵا ژیانێ ئەوکەی ژیان براکەم ژیانە کەس خەی لێ ناکەی لە گەڕک لە هەمووی بڵێ منەوە لێرە. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 5,000 خێزان بێکارەبای مۆلیدەن ژمارەی خێزانەکان دابەش بوون بەسەر 8 گەڕەکی شارەکەدا لەوانە گەڕەکەکانی کەنەکەوە ئاڵیاوە تاسڵوجە دارتووی حارس دارتووی نەزەر کانی شاسوار تاسڵوجە و چەند گەڕەکێکی دیکە. سەرۆکی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانیش بە پەیامی ڕاگەیاند دوای هاتنی پرۆژەی ڕووناکی تەواوی خاوەن مۆلیدەکان لەلایەن حکوومەتەوە ئیزندران هەر ئەو کاتەش ژمارەی خاوەن مۆلیدەکانیان و تۆڕی کارەباکەشیان لابرد بەو هۆیەوە گرفت دروست بووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.